بس ئەوە بەڕێخەین بە ئەو ملەتە ژەهری بدەری احتیاطیە ئەخ مامۆستا تو نوێژەکەی ماڵخوات بینیوە ئەخەمانە پیسە حیاتم وەڵڵای ئەمە کوشتن ئەمانەوە تا پیس حیاتم وەڵڵا پیسە بەخوا فرن وایە بە ساڵ ناسنە سەریتە چێیە مامڕۆی ئەم دوکانە پێم وابێ بەس کوورەکەیت نەبرد ئەوەی کە لێرە بوو تۆ وەڵڵای هەمووی پیسە کاک دەستت بەسەراگرت خۆشی خۆی ڕازیە خۆی وتی بەس ئیجازەم بدەرێ ئێوە پیسە پیس ڕازینی بەم حاڵە ئەی باش ئەوە پیس نییەوانە کاکەم چی لە دەست دێبی کە قسوور مەکەوتەوە سوالێ خۆی مناتوینە بۆشە وەڵای تواتوی دە بۆ شەڕی چیمەیە ئێوە تا پیسە سێریکە ئەخەمە حاڵە وەرە نابێ حیاتم ئەوە هەویرە ئەیکەیتەبانێەوە خەڵکەی خوا خەڵک هەموو عالەم نەخۆش کەوتووە مشکلەمان نییە کاکەم دەی خێربی ئینشاڵڵا سێریکە یاڵە باریکە بەڕێزان بەشێکی زۆر لە کەرەسە و پێداویستەکانی ئەم ئافرنی سەمونی حەجەریە دەستی بەسەرا گیرا و